الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لبرنامج رامان بيم وخزمتان بمبست رزامن دي رب العالمين وهي وادان إيوي آزي السودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. قل أعوذ برب الفلق. بلي برزان وكلواني رابردوش لخزمت أوقات بيروزة داوين واتبلي خۆم دەدەمە پەنای ئەو زاتەی کە پەروەردگاری ئەلفەلەقیش وەکو گوتمان بە دوو واتە بە دوو شێوە لێک درایتەوە. هەندێک لە زانایان دەڵێن واتە بە مانای با بڵێن ئەو ڕۆشناییەی بەیانیانە کە تاریکایی شەو دەزڕێنی و لەتی دەکا، و هەندێکیش دەڵێن بە مانای هەموو مەخلوقات دێ و بەیانیش یەکێکە لە مەخلوقاتەکان. بەڵام وەکو ئیبن کەثیر و هەروە ئیبن جەریر تەبەریش دەڵێن رأي الصواب ودرست أويكوا فلق بماناي فلق الصبح دي واتا أو پروردگاري كوا بروناكاي بياني تاريكاي شو دزريني دلين إمامي بخاريش رحمة خويلب لصحيح كي هر أو ماناي هل بجاردية. ابن عثيمينش رحمتي خويلبي دلي فلق هر عين بماناي فلق الصبح دي واتا بروناكاي بيانيان تاريكاي شو دزريني، بەڵام دەڵێت دەکرێ فەلق لەوەش گشتگیرتر بی بە مانای وەکو لە سوورەتی ئەلەنعام خی گەورە سوبحانەهو وتەعالا دەفەرمێ ئین الله فالق الحەب والنەوا، کەواتە نەوەک هەر بە ڕووناکایی بەیانیان تاریکی شەو دەزڕێنی، بەڵکو فالق الحەب والنەواشە خی گەورە سوبحانەهو وتەعالا دنک و ناوکەکانی نەباتیش لەت دەکا و نەبات و گژ و جیای لێ دەڕوێنی. وهروها كاتك خواي جور فيري كردين بلين قل أعوذ برب الفلق تفرمون زانان تفرمون نهيني تدا نهيني والسري تدا في الاستعاذة برب الفلق في هذا الموضوع. لو زي قال برسي خواي جور باسي رب الفلق كردي أو پروردگاري كپروردگاري لتكردني بابن لتكردنيش تاريكاي شوا ياخذ لتكردني ناوكو دنكا كان نبات ليدردني كسركيسيا، فإن الفلق الصبح الذي هو مبدأ ظهور النور. لبروي فلاق وكوت ما زور بيزانا أو هالك دنوا بوي كوا أو خواي كوا بروناكاي بيانيان تاريكاي الشو دزرينيتن، وهو الذي يطرد جيش الظلام. يتر بروناكاي سباي تاريكي هم يراد مالي وهروها وأسكر المفسدين في الليل. دائما خراپەکاران لە شەو زیاتر کاری خۆیان دەکەن، ئیتر بەهاتنی تروسکایی ڕۆژ ئەو مفسید و خراپەکارانەش عینی بە هەمان شێوە بزر دەبن. هەموو خەبیثێک و هەموو شتێکی خراپ کە بە شەو دەوری خۆی دەبینی بە ڕۆژ دەستنە حەشارگەی خۆیان و خۆیان دەشارنەوە. ئیتر هەتا وەکو شەیاطینەکان زیاتر بە شەو بڵاو دەبنەوە لە بۆ خراپەکاری، هەتا وەکو ئەو گیان لەبەرانەی کەوا دڕندەنە زیان بە خەڵکی دەگەینن بە شەو زیاتر ئەو کارێ خوان ئەنجام دەدەن و کاتێکیش کەوا ڕۆژدا دێ بەو ڕووناکاییەکەوە تاریکایی شەو دەزڕێنیتن، ئیتر خراپەکاران لە شەیاطینی ئینس و جین و هەروەها لە خراپەکاری گیان لەبەران هەمووی دەستنەوە جێگای خۆیان لێیە. دەفەرمی نهێنی ئەوەی کەوا ئەو رب الفلق قل أعوذ برب الفلق لەگەڵ ئەو محتەواتەی کەوا لەو سوورەتەی هاتیە چەندە گونجاوە خۆم دەدەمە پەنای ئەو پەروەردگارەی کەوا پەروەردگاری فەلەقە کە بە بەیانیان و نووری بەیانیان هەموو تاریکاییەکان دەزڕێنی و هەموو مفسید و خراپەکارەکان دەستنەوە حەشارگەی خۆیان و خۆیان مات دەکەن، تاوەڕوانی هاتنی شەوێکی دیکە دەکەن ئەوەی کەوا دەوری خراپەی خۆیان تێدا بجێڕن. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، وآخر دعوانا الحمد لله رب العالمين.